لێرەوە سپاسی کاک تۆڕەزاکەم سەرۆکی زانکۆی سلێمانی کە چاڵنجی کردووم بۆ ناشتنی نەمامێک تاکو و پێکەوە کوردستان سەوزکەین بۆیە پێکەوە ئێستا چین بۆ ناشتنی نەمامەکە. دارێک بڕوێنە و شارێک سەوز بکە. من لێرەوە چاڵنجی هەردوو بەڕێز کاک مقدم سالار سەرداڕەشی دەکەم بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە و هەروەها بەڕێز مقدم ئاودێر عەزیزەکەم بەڕێوەبەری پاسپۆرتی ڕانیە دەبەری ڕاپەڕین و ئەمەوێ لە ڕێگەی ئەم پەیامەوە لە ڕێگەی ئەم چاڵنجەوە ئەوە بگەێنم کە ئەم کارشمان لە سنووری پارێزگای سلێمانی ببەزێنێت و بچێتە ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و ئەو بەڕێزانەش بەم کارە هەستن وەکو ئاگدار ئەم دوو بەڕێوەبەرایەتیە تازە کراوەتەوە لە سنوورە بۆ ئێمانەوە چاڵنجەکە بگەینەوە و ئەمەوێ ئەوەش بڵێم ئەم دارە جوانە لێرە نابوو ئەگەر چاڵنجی یەکەمی جەنابی کاقوبات نەبوایە و دەست پێشکەری نەکردایە لە سەرەتادا ئەم دارە جوانە لێرە نابوو بە چاڵنجی ئەو دەستمان پێکرد و بەردەوامە بین بەرەو کوردستانێکی سەوز.